سڵاتان لە باوەڕیانی خۆشەویستم ئێستا لە دەوامم سعات 6:54 دقیقه موعدیشمە ساعت 7 بی لەگەڵ خۆشەویستەکە ئێستا بە سوپرایز پێتان نیشان دەم چیە بەڵام وعدی پێداوم پیسێکم لەگەڵ بیڵ دەکا گەیمینگ پیسی لە بازار پیسێکە دەبینین تا کۆتایی لەگەڵم بن لایک سابسکرایب لە بیرەکەن باوەڕ شقامی سڵتان مزەفەرم نێزیکم لە پیسی زۆن ناونیشانەکەش زۆر ئاسانە شقامی سڵتان مزەفەری دەبڕی ئێستا نزیک دەبینەوە پێتان نیشان دەدەم سوپرایزە گەورەکە دەبێت ئۆکەی گەیشتین شقامی سڵتان مزەفەر هەلێ خوانەتی لەژێر زەمین پیسی زۆنت هەیە شازی دوکان لە بۆ پارسەیەکی پیسی طبعا مامەیەکی بزار زۆر حەزم لێ پیسێکی زۆر ڕاکیم هەبین لە بۆ کاری ڕیکۆرد لە بۆ ستریمینگ باسانجیان بە دوکانی پیسی زۆن پێیوتم کڕۆستەشی نازداری یازەکردێت سەو باری بین السلام علیک باسانجان چۆنی ئەحواڵە تەندروستیت خۆشەویستێتم ئەوڕۆ باشمە زێدای خۆشەویستان و ئەزیزان ئەو هەوەیە ئەوە پیسیەکەیە وەکو دەبینێت ئەو دوکانی پیسی زۆنە ئینشاءڵڵا زنجیرە ڤیدیۆیەکی زۆر ناوازە لەسەر تەواوی پارچەکانی پیسی و هەر شتێک لە ناو جیهانی پیسی گەیمی وەروە پیسی لە بۆ کارکردن پێویستان پێبین دروستی دەکەین و باسی دەکەین بەخۆشم نەمدیتە یعنی خۆم سپۆیلەر نەکردەوە باسانم وتێکەوە نەوێنم لەو بنێرینە ماسفات نەبنێری وە بیدی تاوە سوپرایز بووم ئەوە پیسێکەیە سەیری دەکەین وۆ لێستا لایتەکان دەبینم ئەوە پیسێکەیە ڕەنجی سپیش کە بە خۆم زۆرم حەزە ڕەنجی سپیە واو ئەوڕان خۆشەویستم سەیری ناوەوەی کە بەکارهێنانی ڕەنگەکان بەکارهێنانی پارچەکان زۆر بە خاوێنی دروستکرایە زۆر بە جوانی دروستکرایە ئێستا مواصفاتەکانی هەر هەمووتانە بۆ باز دەکەین بێگومان سەری پشتەوەش بکەین زۆر بە کلینی هیتمان واروەها ئەلیگاتۆشمان هەیە کە زۆرم پێویستە پێتان دەڵێن لە بەرچ پێویستمان بەو ئەلیگاتۆی دەبی وە لەسەرەوەش USB Type C مان هەیە کەەوە ئەوە ئاخر ئەپدەیتی کۆمپیوتەرەکانە کە دەبی USB Type C هەبی لەبەرەوەی ئیشت پێی دەبی USB مان هەیە لێرە ئەی USB سێکمان هەیە دوو USB سێ دوو USB دیکە وەروەها جەماعەتی مایکرۆفۆن و لاین وەشتانەشمان هەیە ئەوەش گرافیک کارتەکە لێرەش HDMI و وەروە دیسپلی پۆرتێکمان هەیە ئەوەش ئەلیگاتۆیەکەیە کە ئێستا زیاتر باسی دەکەین ئۆکەی بینە پێشەوە سەریش پێشەوەی بکەین وای لە پێشەوە زۆر نازارترە سێفانی گەورەمان هەیە هەمووی RGB لێرە هەوایەکی زۆر دەبە لە ژوورەوەش دوو پانکەمان هەیە و لەسەرەوەش هاڕەکە فرەتدە و لەشتۆش هاوڕێیان خۆشەویستم ئەو تەواوی پارچەکانی ئەو پیسیە کە بە سپۆنسەری پیسی زۆنە بۆیان ئامادە کردوین من داوام کرد من زۆر شارەزایم لە کۆمپیوتەر نیە بۆ ئەو زنجیرە ڤیدیۆی دروست دەکەم تاوەکو شارەزایەکی باش لە بواری کۆمپیوتەر و پیسی گەیمینگ دروست بی کاک باسان ئەو پارچانە لە وەستانەوە پێوتم کە باشترین بژاردەیە لەو نرخەی کە $1050 کەیسەکە دەوەستی واتە نرخی کەیسەکەی بە هەموو پارچەکانیەوە $1000 و $1050 ئێستا پارچەکانتان پێ نیشان دەم پێتان دەڵێم ماسفاتەکانی چییە کاکباسان شاوکاریمان دەکات لە ماسفات و کاریان و سوود و ئەو شتانیان ئۆکەی پیسێکە سەرەتا بەسیتریشتی دەست پێ بکەین ڕامەکەمانە 4 ڕامی بۆ بەستاوی ڕامەکان 32 گیگابایتە مارکەی تیفۆرسە لە زۆری DDR4 3200
پێی وتم کەوا خێرایەکی زۆر باشی هەیە لە کاتی پێبوونی کۆمپیوتەر و لە کاتی مۆنتاژ و ئەو شتانە زۆر هاوکاری هاردەکەش ینی SSD-کەش دەکات حەز ناکەم بڵێم هارد SSD-کەی دەکاتن کێس زیاتر باس دەکەن SSD-کەی ئۆکێ ئەوە زۆر ڕامەکەمانە ئەو گرافیک کارتەی لە بۆی بەستاوە میان بۆ پێی دەڵێن GPU کە یەکێکە لە بەشە گرنگەکانی PC gaming کە ئەگە بتوێ یاری بکەین 2060 سوپەری لە بۆ بەستایمە 8 گیگابایتە لە جۆری ئەو پێخێتەوە باسم پالێت ونیە؟ ئۆکێ لە زۆری پالێتە هەم لە بۆ گەیمینگ هەم لە بۆ مۆنتاژ و هەم لە بۆ ڕێکۆردکردن و هەم لە بۆ ستریمینگ هاوکارێکی گەورەی کۆمپیوتەرەکەی دەکات و تاڵم بڵێم زۆرترین ئیشی کۆمپیوتەرەکە کام پێی دەکەم دەگەڕێتەوە سەر ئەو GPU-ی کە دەبین ئیشەکانی زیاتر ڕێکۆردکردنی یاریە لایڤ ستریمە مۆنتاژە ئەو ئیشێکی زۆر باش لە بۆ دەکات کەیبڵاتە بەڵام کەیبڵ دەتوانانی بەبێ لایت دابنێت توانین بە لایت دابنێت باسان ئەوەی لە بۆ بەستایمە هەم جەوەکی جوان دادە پیسەکەی و هەم گەیمینگی پیسەکەش بە دیار دەخەیتەوە کێبڵی زۆر جوانە دەبینی هەر هەموو ڕووناچی بەنادا دەڕوا هەریشە ڕەنگە چیشە جەوەکی جوانەوە پیسەکەی دروست دەکەوە تۆن دەڵێ پیسەکەش بە پاچی دێڵتەوە یعنی کێبڵ عشوایی ناجوڵێت شتێکی زۆر جوانە ئەگە پیسیتان بێڵ کرد نۆ پاشەکەم پیسی بێڵ بکەم دەبین لەو جۆرە ستریپانە ببەستم شتێکی زۆر جوانە بینە سەر پاوەر سپلای پاوەر سپلایەکە چییە؟ ئەوە ئیشی ئەو قووەتە گەورەی هەموو پارچەکانی کۆمپیوتەرەکەی لە ڕێگەی ئەوە لە کارەبای وەردەگری و وەروەها هێزش دەخاتە ژوورێ ئەو فانەکی گەورەشی هێدایمە پاوەر سپلای دەکەوتە بەشی خوارەوەی کەیسەکە ئەوەیان لە جۆری PSB 750 شادۆیە واتە قوتەکەی چەندە 750 فول مۆدولەرە فول مۆدولەرە ئۆکێ 750 گەگە زۆرە بێکمان ینی پاوەرەی یەکجار زۆر یانە پیسە لە مستەقبەلیش ئەپگرێدیش بکەین استفادەی گەورەی لێ دەکەین واتە ئەوە ئینگلیس پێ دەڵێ فیوچر پروفە واتە لە داهاتوش هەر سوودی لێ وەردەگرێت ئەگەر پیسەکەت هێشتا بەخواتر کرد لە ڕووی هاردەوە SSD-مان بەستایە چەندە خۆی بەس مهم ولی خەڵک بۆ ئاسانی تێ بگە SSD-مان بەستایە 1 تێرابایت لە جۆری M.2 لەوانە جەماعەتی پلەیستیشن تۆزە شارەزای M.2 بن لەبەرەوەی SSD پلەیستیشنی لە جۆری NVMe M.2 ئەوانە زۆر سەریعن یعنی زۆر خێرانە ئیشکردنیان لۆدکردن و شتەکان یەک کلیکە یەکسەد لۆد دەبی یەکسەر دەستە ناویاییەکان 1 تێرابایتمان بەستایە ئەکیدم ئیشەکەمان زۆر ئاسان تەکە لە چاو هاردی کۆن کە زۆر خاوە لە ڕووی پرۆسسەرەوە پرۆسسەر ئیشەشی زۆر گرنگی هەیە لە کۆمپیوتەری ئەویش بە کاملی پرۆسسی هەموو ئیشەکانە دەکات مۆنتاژە گەیمینگەکردنەوە و داخستنی ئەپەکانە سرعەتی ڕیکۆردکردنەوە شتانە تەسیرێکی زۆر گەورەی هەیە پرۆسسەر پیسی زۆر چی لە بۆ ئامادەکردینە لە جۆری AMD براندی ڕێیزنی لە بۆ بەستانە ڕێیزن 7 لە جۆری 5800X AMD Ryzen 5800X کە هێز و پاوەرێکی باشمان دەداتێ و دواتریش کە بێماکەچینۆ ماڵەوە پێتانیشان دەدە ماسفاتەکان و کارکردنەوە شتانەیە بەڵام ئەوەیان پێم وابین لە بۆ مستەقبەلیش ئەوە بە ئاسانی ئەو پارچانە بە ئاسانی کۆن نابن واتە بۆ چەندی ساڵی دیکەش سوودێکی گەوری لێ وەردەگرین بێنە سەر مەزەبۆرد ئەم ماوەکی یەکجار زۆرم ویست تاوەکو بزانم مەزەبۆرد سوودی چییە دەمزانی کە مەزەبۆرد هەیکەلی خەریتەکەیە کە شتەکانی لێ دەبەستین بەڵام مەزەبۆردی کێشە لە بۆ دروست دەکات کە من کێشەیەکم هەبوو لە پیسی کۆنەکەم نەمدەتوانی شتێکی لەو بابەتێک ئێستا پێدەڵێم ئیشی چییە ئەو دووە لەگەڵ گرافیک کارتێک پێکەوە لەسەر مەزەبۆردێکی بەستم ئەو مەزەبۆردە ئیشی چییە ڕامەکەی تێدا هەڵدەگیرێ پرۆسسەر هەموو شتەکان لەگەڵ ئەو مەزەبۆردەی کۆنێکت دەبێت مەزەبۆردەکە لە جۆری ڕۆک سترایکسە B450F گەیمینگ 2 کە زۆر نوێنە ماسفاتیان زۆر بەرزە دەتوانی تاوەکو 128 گیگابایت ئەتۆ ڕامی لەسەر دابنێت کەوە زۆر میهمە بۆ کەسانێک کە حەز دەکەن بەردەوام پیسەکەی خۆیان ئەپگرێد بکەن وەروەها سێ سلۆتشمان هەیە لە بۆ گرافیک کارت و لە بۆ ڕیکۆرد کاپچەرێک بە هەر شتێکی کە گەیمینگ گوشتی خۆت کاپچەر دەکەیت توانی بە ئاسانی لێیان بەستی گرافیک کارتەکەمان بەستایە ڕامەکانمان بەستایە لەسەری شکلشی جوانە ئەگە تەماشای ناو پیسەکەی بکەین دەبینیتەوە لۆگۆی ئەوە لۆگۆی ڕۆک سترایکەیە ونیە سترایکس ئۆکێ ئەوە لۆگۆیەکە شتی دەبینی کە ئەویش RGB شتێکی زۆر جوانە شتێکی زۆر سەرنجڕاکێشتان پێی نیشان دەم کەوا لەوانەیە لە زۆربەی پیسەکان دانەدرێ بەڵام ئەگەر دامدرێ هەم باشە و هەم زۆریش جوانە ئەویش شتێکی لەو بابەتەیە ئەویش ئیشی چییە پێ دەڵێن کولەر
اوكي كولەریشی چییە؟ ئەو دوو بۆڕیە زۆرە مادەی شتێدایە وەکو شلەیە لە بۆڕێکیان مادەکە دێو دەڕوە لە بۆڕێکی کە دەستەوە سەرێ وەکو ڕادێتەیە ئیشی دەسوڕێ هەم ساردی هەوایەکی زۆر سادێ لە فڕۆدا هەم بە کاملی کەشوهای ناو کەیسەکەش سارد دەکاتەوە دەبینینکەوە RGBشن هەر هەمویان شتێکی زۆر زۆر جوانە ئەلەمینیۆمیشە ڕادێتەرە وەکو ڕادەتەریش دەکات ڕادەتەری سیارەوەسانان جەمان لێ بووە ئیشی سەرەکیوی بەڵام پانکەکانیشی لە بە شێوەیەکی زۆر زۆر جوان دەنرێن یعنی ئەگەر تەماشاکەین دیزانی کەیسەکەی زۆر جوان کردیە باسان دەبینین وەرە لای هەوایەکی یەک جار زۆر دێتە ژۆرێ هەدرێم بەردێ بە زۆر مۆبایلەکە بینی ژۆر بزانین هەوایەکە بە ڕۆمانکی تەڕام هەوایەکی زۆر دێ لە فرەتدا ئەوەش هەم وەکو ڕادەتەی ئیشتەکە بینە سەر ئەوەیان 4K Pro Capture Card. Capture Card ئیشی چییە؟ PlayStation هەیە، Xbox هەیە، دەتەوێت ڤیدیۆی وان بخێنە کۆمپیوتەرەکەت و ڕێکۆرد بکەیت، یان خۆت لایڤ ستریم پێ بکەیت. پێشترێ ئەمە لەو جۆرەم بەکاردەهێنا بەڵام دەرەچی واتە لە دەرەوە بوو. بەڵام ئێستا هینایەکمانە ناو کۆمپیوتەری لۆ ویشەمان کردیان تاوەکو دیڵەیمان نەبی. سەریعتر نیشان بدە وەروەها بە کواڵیتی 4Kش بتوانین ڤیدیۆ ڕێکۆرد بکەین بەبێ دیڵەی. دەرەچیەکان تۆزێک دیڵەیان هەیە. بەڵام ئەگەر بیکەینە ئینتەرناڵ بیخێنە سەر مەزەبۆردی دیڵەیەکە نامێنێەوە زۆر سەریعە هەم بە کاملی سێتەپەکەشت پاکتر دەکات سنێسەکیە بۆ چی لە پشتەوە دەدەی کێشت نایێت دەتوانین کامێرای خۆت لێ بەستی فەیسکانی خۆت دەتوانین PlayStation 5 Xbox Series PlayStation 4 Xbox هەرچیەکە لێ بدەیت وەری دەگری دەستە ناو بەرنامەی OBS کە ئەوە لە ڤیدیۆکانی داهاتوو پێتان نیشان دەدەم و عەمەلیات چۆنی دەکرێت ئۆکێ ئەوە پیسێکەیە مواصفاتەکانمان باس کرد نرخەکەشی وەکوتم $1050 ڕاوەستایە و ئەو زنجیرە ڤیدیۆش بەردەوام دەبی شتی زۆر سەرنجاکێش لەسەر ماوس کیبۆرد مۆنیتەر کورسی گەیمینگ مێز هەر شتێک کە پەیوەندی بە بینی GPC وە هەبی تۆماری دەکەین ئینشاڵڵا